هەمووتانم خۆشەوێت ڕای ڕێز و خۆشەویستی و بەختەوەری بۆ هەموو لایەکتان ئێوارەیەکی زۆر تایبەتان پێشکەشەکەم بۆ ئێوارەکەم زۆر کوردەواریە پڕە لە سروشتی کوردستان دوو پێشکەشکاری پڕ ئەزمون خۆشەویست وە قسە خۆش و زمان شیرینم لە کە پرۆگرامی لادیەکانی کوردستان پێشکەش دەکەن یەک لە یەک زیرەکتر پڕ ئەزمونترن بەڵام سەرەتا دەچمە لای سپۆنسەرەکانم ئەو تۆزە چاوەڕێ بکەن با سوپرایز بێ بزانن کێن پێشکەشکارەکان باش نییە؟ یاڵا دەچمە لای سپۆنسەرەکان ئێلڤین VIP بوتی بۆ بەرگی خانمان باشترین و ناوازەترین و جوانترینە تۆ دەتوانی سەردانی بکەیت ناونیشانەکەی لەسەر شاشەکەی کوا بۆ نایبینم باش ئۆنێکس لە سلێمانی لە شەقامی هەواری تازە بۆ جانتا و پێڵای خانمان باشترین و جوانترین و ناوازەترین دوای ئەو کوێ بوو بوتی سپۆرت کۆزمۆ بۆ مارکەی مایکەپ ئۆرجیناڵ تایبەت زۆر تایبەتە سەردانی بکەم کریستاڵی ڕۆما لە سلێمانی بازاڕی ئەسحاب سپین هۆمی ژێرزەمینی دووکانی 59 ئەنستاکەی من لەسەر شاشەکەی هەمووتانم خۆشە بەڵێ لە ساڵی 2009 لە کەناڵی کێنێن پیاوێکی چوارشانە کوردوەتەنی دەڵێت زمان شیرین پرۆگرامی دێبەدێ پێشکەش دەکات کە تاموچێژێکی تایبەتی دەداتێ وامان لێ دەکات زیاتر ڕۆچینە نێو سروشتی کوردستانە و زیاتر سروشتی کوردستانمان خۆشوێ ڕاگەاندنکارێکی زۆر بەتوانە ئەم ئێوارێ لای منە کە عەبدوڕەحمان فەرموو بەجلە کوردی جوانەکانی شۆ یاخوا بەخێربێ بەخێربێ یاخوا بەخێربێ دڵخۆشم ئەم ئێوارێ لەگەڵتان بەخێربێ فەرموو بەخێربێ لە کەناڵێکی لۆکاڵیەوە توانیوێتی زۆرینەی هەرێمی کوردستان بۆ خۆی ڕابکێشێ بە زمانە شیرینەکەی بە قسەکانی بە زانیاریە زۆر گرنگەکانی لەسەر سروشتی کوردستان کاک زوبێر باڵەکایەتی لای منە زۆر زمانی شیرینە کاک زوبێر فەرموو بەخێربێ دەمێ میوارێر بە زمان باڵکاتی قسەم لەگەڵ کەچکۆ ئەوەندە خۆش قساکی زۆر تایبەتە ئەگەر 100 زارتر نەخشەی جیان تێکەڵاوکەنەوە هەر باڵەکایەتی و زمانەکەی دڵخۆشم لەگەڵتانە بەخێربێن بەس کاک زوبێر پێشۆی دەستکەین بە بەرنامە وتە کە عەبدوڕەحمان بانکە چکە ئەو لە من پیرترە وای وتە ئەو تەمەنەکەی خۆی بەجارە من نەوتووە ئەو لە سوری پەنجاب باسی کردووە کاک عەبدوڕەحمان لە چاوەکانی من هەمیشە گەنجی لێ ئەباری ئەی بۆچی وتی ئەو لە پێشا بانکە با بە تەمەن بڕواوە وەسعەکە با بە تەمەن بڕوا هەر باڵەکایەتی بۆ خۆی مەملەکەتی ڕێز و حورمەتە منیش میراتگرێکی ئەوانم بۆیە ویستم ڕێز و حورمەتی گەورەیەکە بە خۆشحاڵی سروشتی کوردستان و هەموو کوردستان بەو جۆرێ کاک عەبدوڕەحمان پێشۆی دەستکەین بە بەرنامە کاتە بازان تەمەنت چەندەیە ناخۆشە پێشەوەی هەر شتێک باسکەین وڵا من دوو کچی جوانم لەگەڵا دیارێکیان بۆ تۆ پێە با دیارەکە بۆ بێنن ئەو دەست پێکەین باشە بکاتە دەست فەرموو گیانەکانە وەرن کاک عەبدوڕەحمان ئەو تۆ ڕێکلام بە خۆ بکەی بڵێ تەمەنم زۆر نییە و مناڵەکانم مناڵن وەنیە کاک زوبێر خوا لێو نەسەنن ئەو گوڵەهی دەست خۆش بالەچووکە دەست پێ بکەم دەشماچەکەم بەرێ زۆر سپاس خۆتان گوڵن بۆ عەزێتان کێشا دەستان خۆش بێ سپاس ڕۆندانیشن لەوێ سێری باوکن زۆر سپاس با لەسەر مێزەکە بێ جوانێکی تایبەت با بە ستودیۆکەم بەخێر بێن مۆزوعی بەسەرایەنە کاک زوبێر ئاگاو لێ بوو وانییە منیش وازی لێ نەهێنم وازی لێ بێنم یان نە ئەم باسی سەروی پەنجاکە بەس من خوار پەنجا من پێم خۆشەوە پرسیارە لە منیش بکەین باش چەند ساڵ بووی؟ ئێتەمەنی من بۆچیانێ حەز ئەکەم بزانم کاکەکە کاکە تقریبان لە 49 بەخوەکە ئاوایەگەکە دەی یەخواتەوە درێژ کاک زوبێر تۆ چەندەی؟ من 33 ساڵە خێزاندارم بەڵامیدی لەو کاتێک کە ژیانی خێزانیشم پێکەینەوە ڕاوچێکی باش بوومە واتە تەمەنم لەسەر و 50 بە گوێرەی ناسنامەکەم ڕەنگە کەمتر بێ
بەڵامی دیێمە کاتی خۆی کە لە لادیەکان ڕاگوێزراین بۆ ئۆردوگا زۆرم لەکان ئەگەر باب و کوڕژ بێکەوە چوبانە خوێندنگە هەر یەک موالیدیان بۆ ئەنووسە. دەستی خۆش بە کاک عەبدوڕەحمان خۆت خەڵکی چ لادێکی ئەم کوردستانە؟ من بە ئەسڵ خۆم خەڵکی دەیەکەم گورگێری ناوە لە دۆڵی سوورداشە بەڵێ با بڵێن نزیک کارگەی چیمەنتۆی تاسوجێ هەر لەوێ لەدایک بووم بەڵام لە هەفتەوەنەوە لەوێ نەماوین. باشە بۆی ئەو پرسیارە دەکەم چکە تۆ تایبەتە بە پرۆگرامەکە دروستم گورگێرم بینیەوە زۆر خۆشە. ئەو گورگێری شارباژێڕنا من ئەمە لای دۆڵی سووداشە نزیک کارگەی چیمەنتۆی تاسوجە لەوێ دەکانی چەقژ و باخێ ئەنجا ئێتە سەر گورگێر سەردانیەکەی ئێستا بەڵێ چۆن دێخۆمە بەڵامەکو بەرنام لێ نەکردنە لێت نەکردووە؟ لێم نەکرد. بۆ؟ نازانم یانیەوە ئەو شتێکە لەوانێ تۆزێ قورس بێ ناوچی خۆ تۆ ئاچی بەرناوەکەی بەڵام خۆ دەشێت دوای چەندین بەرنامە چیت هەموو شتەکان خۆ مەزانم چۆنەوە شتوانم بەڵام با بمێنە جارە دوای ئەی خزبوو دۆستان گلەی و لێ ناکەن بڵێن کاکە تۆ وەتەنی خۆت بەسەر ناکەیتەوە؟ نا پێیان وتم بەزتومە جارە بوەستن کاتی نییە کاتی نیە. باش کاک زۆر تۆ خەڵکی کوێی؟ من خەڵکی دۆڵە ڕۆستی باڵەکایەتی باڵەکایەتی باشە چوتەتە دێکی خۆ بەرنامە ئەگەر جا ڕۆستی ڕستێ ڕۆستێک ئەگەر هەموو هەفتانە سەردانینەکەم وە زۆرگەی بەرگە و بابەتەکانی بەرنامەکەشم هەر لە نێو باغاتە سروشتەکەی دۆڵێ ڕۆستە بەڵێ من ناتوانم دوورکەومەوە لە دۆڵێ ڕۆست. باش کاتە بەرنامە لێ کردووە لێ هەر بەردەوام هەر دۆڵێ ڕۆست بەخۆ ڕۆست شوێنێکی مێژوویە زۆربەی ڕاگەیاندکارەکانی دنیا کە عەبدوڕەحمانی شەکرەبراش وإن شاء الله همیشه خوشیش روزی لروزان روی کاری بله دول روز دو یاسان کاریت لیب کم لروی جغرافیا و روز وقتا گوند حسار روز جو بیستی بود لگال هالگورد گوندی روز اکویت جر سیبری سیاست کشکی هالگورد و حسار روز درست خالتان تقدر سپاس گزارم کاک عەبدوڕەحمان بیرتە یەکەمی بەرنامەکە لە لادێدا کردت کوێ بووە چ لادەیە بوو؟ بەڵێ خۆی هەوداجان بەرنامەی دێبەدێ لە پێشا بەرنامەی خەڵک و حکومەت بوو ئەم بەرنامەی زیاتر لە خەم و ئازارەکانی دێنیشتنانەوە هەڵقوڵاوە واتە ئێمە ئەچوینە ئەو دیانەی کە گرفت و کێشان هەبوو لە ساڵی 2009 ترکە تاوە کە پەخشی کێنە دەستی پێ کرد لەو کاتەوە ئێمەتر لە یەکەم بەرنامەی خەڵک و حکومەت لە ناحیر لە قەزای ڕزگاری لە پارێزگای هەولێر تۆمار کراوە و لە یەکەم بەرنامەی دێبەدێش کێتت لە دوای 2014 بزوتنەوەی گۆڕان بڕیاریدا بچێتە حکومەتەوە لە 2015 بەرنامەی خەڵک و حکومەت وەستا کردمان بە بەرنامەی دێبەدێ یەکەم بەرنامەی دێبەدێمان لە قەزای پێنجێن دێی بالیکە دەرتۆمار کردەوە. تا ئێستا چەند بەرنامە تۆمار کردو لە لادێکان لەتوانی بەژمارە بێن؟ بەڵێ لە خەڵک و حکومەت تقریباً 240 بەرنامان تۆمار کردووە لە بەرنامەی دێبەدێ ئەم بەرنامەم سێشەمەی ڕابردووە ڕۆیشتووە 170مین بەرنامان بۆ ئەمەی کەیەتەوە 180مین بەرناماوێت. زۆر کاک زوێرتەوە تۆ زۆر شارزاتری لە سروشتی کوردستان و کەلتوری ئێمە ماتریاڵێکی باشە لادێکانمان کە بتوانین بەردەوامی لەسەر پرۆگرام تاوا نابێ بۆ نمونە کە عەبدوڕەحمان چەند لادێ بکا بڵێ وەڵا تا بۆ جایتر دەبێت دووبارەیکەوەوە. بەڕاستی من لادێکان من ئەڵێم لادێیەکانمان جاران سروشتیان جوانتر بوو جاران چاوەکان چەندەی سەیری لادێیەکان یەکرد لە سەردەمی ڕژێمەیەک لە دوای یەکەکان بەڵام ئێستا گەر سەیری لادێیەکانەکەی لە سایی دەسەڵاتی کوردیەوەڕێی کەنعانی یعقوبی نەبین لە وێرانی یعنی لادیەکان ڕۆژگارێک پشت و پەنا بوون ڕۆژگارێک جوتیارەکانی ئەو لادیانە زەرجی زەویان ئەدری بۆ دابینکردنی پاروێنانیشان نەکرد بە لەت دوولەت لە تێکیان بۆ خۆیان و لە تێکیشان بۆ پێشبەرگەی شۆڕشەکان بەڵام وەفاداریەکە لەکوێ ئەی ئەو ماڵە لادیانە نەبوون بە ڕۆژ چێشتخانە و بە شەوانە میوانخانە بوون ئەی ئەو لادیانە نەبوون کە بە هەموو هەیە ئەی ئافرەتی ئەو لادیانە نەبوون کە دەست و بازوەکانی هەڵەکرد بۆ ئەوی ببن بە خزمەتکارێکی پێشمەرگەکانی شۆڕشەکان بەڵام وەفا لەکوێ بەڵام لادیەکانی ئێستا لەکوێ گوندی ڕۆست ئەو گوندەی کە منی لێ لەدایک بوویمە لە ساڵی 700 ماڵ بووە کە عەبدوڕەحمان دیوێتی زۆربەی شوێنە گشتەکان کە نازانن کوێیە وەک هەورەمان بۆ جوانی لە ماڵەکانیان هەڵواسیوە وەرە ئێستا سەیری گوندەکەم کە گوندی ڕۆست بای تازینمانەیەک ماڵی لێ نەماون من بۆ لادیەکانە گریم بۆ لادیەکانە گریم بەڕاستی لادیەکان وێرانن لادیەکان خاپورن لادیەکان
خزمەتکردنەکان بێ سیستەمە خەڵکی لادەیەکان خەڵیکە کۆچەریەکان لە ناوەچوون چەند جوان بوو کاتی جاران من لە باڵەکایەتی چی ژۆڵەیە چ ڕەسەنی کوردەواری مەدی لە پێدەشتەکانی هەولێر جەلەوی جوانەماینی دەگر بە جڵی واڵای کوردیەوە لەگەڵ کۆچەریەکان سەرە کەوت و سڵاوێکی لە هەڵگورد و سڵاوێکی ڕێواس و هەڵاڵە و سوسن و بەیبوونی و مەملەکەتەی ماسەکرد ئێستا کۆچەریش نەما کۆچەریش خەریکە لە ناوت لە ناو دەچێت باشە ژمارەی لادەکانمان چەندە دەبێت کاک زوێر بۆ نمونە بە نزیکی من ئەتوانم باسی کۆی ژمارەی لادەیەکان بۆ بکەم ئەو شوێنەی کە منی لێ لەدایک مە 166 لادەیە ئێوە 124 لە ڕووی ئیداریەوە مامەڵی لەگەرەکرێ باڵەکایەتی و باڵەکایەتی لە ساڵی 1990دا یەک نەحیەی هەبووە بە ناوی نەحیەی گەڵاڵە باڵەکایەتی بەڵام لە ساڵی 1970 کە چۆمانە بێ بە قەزا چۆمان لە 52 دوو ماڵ بووە لە ساڵی 1960 سایخانەیە تێ لە ساڵی 75 ئەبێ بە قەزا ئێستا باڵەکایەتی چوار نەحیەی هەیە لەگەڵ قەزایەکدا و باڵەکایەتیش بۆ خۆی سێ بۆچوونی لەسرە یەکەچیان باڵەکایەتی واتە لە باڵا هاتێ لە بەرزی چێوەکانی هەڵگورد و حەساڕۆز بەشێشتریش باڵەکایەتی واتە لە باڵ لە دۆڵەکان دۆڵی خانەقا دۆڵی ڕۆز دۆڵی بەریژ بەششار ئەرێن لەلەکن لە ڕۆژهەڵاتەوە هاتوون بەڵام لادەیەکانی کوردستانە گەروا بڕوە ئیشاڵە لۆ بەرنامەی داهاتوو بە 50 دەست ئەژمێرێن پاشتە ساڵترە گەرە و پرسیارم لێ بکەیتەوە خوانەکە ژمارانەوەندە زۆرە بۆ منە بڵێ جارێکی تر هەست بکەی ماتریاڵەکەت کەم بۆتەوە لادێکەم بۆ تۆ نتوانانی پرۆگرامی تێدا بکەی نتوانین زانیاری ببەخشی بگەڕێتەوە بۆ من دووبارەی بکەیتەوە بچیتە لادێکی تر تەنها بۆی بەرنامەکەت نەوەستێت نا بڕوا ناکەم بەو شێوێ بەڵام ئەوەی کە کاک زبێرەڵێ چۆڵبوونی دەکان ینی هاوکاری نەکردنی دێنیشینان هۆکارێکە بێ بەڵێ دەکان لە ڕووی دانیشتوانە کەم ببنەوە لەوانێت دێ وەکو ناو بمێنێ وەکو خەڵک ماڵە دوو ماڵ مێنێ بەڵام وەکو دانیشتوانی زۆر بە شێوکی بەچاوکەم بێتە بەڵێ چەند ساڵێککە لە بەم شێوەی ئێستا بڕوات کە خەڵکی دەکان هەمویان کۆچەکەنەوە بۆ شار کە ئەبوو ئێمە بەڕاستی پلانی خۆی حکومەتی عێراقی حکومەتی بەعەز دەسەرەتا لە هەشتاکانە بە سیاستێکی زۆر ناشرینانە هات هەموو دەکانی ڕاگواست لە دوای ڕاپەڕین هەموو ئومێدێک گەڕایە سەر ئەو حکومەتە کوردی کە دروستە بێت کە خۆیان دروستکراوی ناو دەکان و لە دەکانەوە دروست ببوون کە دەکان ئاوادانەکەنەوە بەڵام بەداخەوە ئەمان هۆکارێ بوون بۆ ئەوەی کە ئەو ئۆردوگا زۆرە ملیانی حکومەتی بەعەز خەڵکی دەکانی تێترنجانە بوو ئەمان هاتن بە شێوەیەکی منەظەمتر و جوانتر بۆیان جوانکردن قیریان بۆکردن پرۆژەی ئاویان بۆکردن هێشتیان بۆکردن خەڵک تااقەتی لادەی نەمان نەچوە دەکان بۆیە ئەمە سیاسەتی ناحەکیمانی حکومەتی کوردی هۆکارێکی سەرەکی بۆ ئێستا بۆیە دەکانمان چۆڵ بووە ئەوەی کە ئەوڵێ ڕوست و چەنەها ناوچەیکە شار باژێر و قەراق و گەرمیان و هەزاران ناوچەی هەرێمی کوردستان بەداخەوە بە دیەکان ئێستا چۆڵ بوو ئێستا کۆتایی باتوە دێ هەیە چی لە پێش ڕاپەڕین لە پێش هەشتاوەش پێش تاوانیان فال 100 ماڵ بوو ئێستا 5 ماڵە 200 ماڵ بوو ئێستا 10 ماڵە ینی ئەمانە هۆکارم بۆی کە نەبوونی خزمەت گوزاری و ئاوەڕ نەدانەوە پلانێکی تۆکمەی باش بەڵە پلانێکی تۆکمەی باش بۆ ئەوەی پەرە بە کەرتی ئاژەڵداری و کشتتوکاڵی بدەین ووا بکەین دێ شیرین کەین لای خەڵک ئەمە ئەبوو پرسیارەدا دەنێم کاک عەبدوڕەحمان ئەم پرسیار وەڵامی ئەم پرسیارە چی بکەین لە ڕووی ڕاگەاندنەوە لە ڕاگەاند ئەو حکوومەت ماشەڵای دەبێەوە گوێمان لێگرێ و نەگوێمان لێگرێ ئێستا بە قسەمانەکە هەموو یەکات بەڵام لە ڕووی ڕاگەاندنەوە بۆ نمونە توێ کە پێشکەشکارێکی دێبەدەیت و دەچیتە نێو لادەکان و چی بکەین بۆ ئەوەی گوندنشینان بگەڕێنە نێو گوندەکانمان بەڵێ ئێمە هەر پلانی تەلەڤیزۆنی کەناڵی کێنێن و بەرنامەی دێبەدێ ئەوەیە کە ئێمە بەڕاستی ئەم بەرنامان بۆ ئەوەیە کە ئێمە بەرنمەیەکی کەلەپوری کولتوری ڕەسەنی کورد پیشانبین دەکانی کورد پیشان بین کە ئێستا لەژێر هەڕەشێکی زۆر گەورەدایە بەڕاستی ئەمە یەکێکە لە هەرە کارە سادەکان ئەمە پلانی ئێمەیە دووەم ئەمانەوێت دێ شیرین کەین ژیانی لادێ شیرین کەین لای خەڵکی ڕەسەنی دەکان خەڵک وا لێ بکەین بچێتۆ دەکان بەڕاستی یەکێک لە هەموو میدیاکارێک هەموو پێشکەشکارێک کە ئەچێتە دەکەوتداجان ینی من هەر زۆربەی کات نیگەرانم لە پێشکەشکارێکی با بڵێن گەنج کە ئەچێتە دێ نازانێت ئەم کابرای لادەیە چەند قەدرگرانە چەند ئەبێت چەند قەدری بگری چەند ڕێزی بگری چکە لادێ پیاوی لادێ ینی نمونەی پیاوەتی و جوانی و ئازایەتی و خۆراگرن بە هەمان شێوە ڕەگەزی مێ ژنانیان نمونەی
ئازایەتی و جوانی و خۆراگری و قارەمانێتین ئەمانە بێ حرمەتیان بگریت ینی من ئەچمە دیەکە بێ حرمەت لەم دیانە بگرم لەبەرەوەی میدیاکار ئەبێ هەوڵ بات ئێمە وا بکەین لە خەڵکی دێ بچێتە ناو دیەکانیان نابێ وان لێ بکەین ڕاکن لە دەکان من کە ئەچمە دێ نابێ ئەبێ وا باس ئەم دێ بکەم کە خۆشترین ژیان لە دێە من یەک نمونەت بۆ باسەکەم لەم ڕۆژانە لە دێ بووم لە دۆڵی سوورداش دێشی لە خان کە ئەم هەفتەی دادێدا بەزێ ینی دوو گەنجاتن ینی زۆر خۆشحاڵیان کردن بەڕاستیان زۆر حەزەکەی ناتویت پۆلی 12 ئامادەی بوون وتم خوێنکاتی بەڵە خوێنکارین وتم بە تەمای چینوتی وڵی ژیان ناخۆشە و ینی وام لێکردن دوایوتیان وڵی قسەکەی تۆ زۆر تەواو کە ئەبێ ئێمە بەڕاستی مەبەستمان بێ کوردستان ئاوادان کەینەوە کوردستان هەمیشە جوان بێت ژێرخانی ئابووریمان پتەوترکەین گەورەتریکەین ئەبێت یەکامان ئاوادان بێتەوە بۆیە پلانی هەمومان ئێمە میدیاکار کە حکومت ئەو پلانین بەڵە بە تابەتی وا بکەین دیەکان شیرینکەین خەڵکی دێ شیرینە بێ شیرینتریکەین ژیانی لا دێ شیرینە ئەبێ ئەمە شیرینتریکەین و دەبێت کامێرەکەی تۆ چاوێک بێ بۆ زۆر باشە کاک زوێر هەمان پرسا لە تۆکەم ڕاگەاندن چۆن دەتوانێت گوندنشینەکان ئاشکاتەوە لەگەڵ لادێکانیانە خۆ جەناب لە وەڵامی پرسیاری پێشووداوتت نمونەی هەمیشە لە وەڵامەکانی مندا نمونەی گوندەکەی خۆت دێنیتەوانێت دەڵێ چکە لێمە نزیکە بە باڵیانە چم دروستم گوتت لادێکی من چەندینی تیا بۆ هەزارها دانیشتوانێ بۆ ئێستش چەند کەمە ڕاگەاندن و هەندین جۆری بەرنامە و کە عەبدوڕەحمان وەکو بەرنامەی جەناب و چەندین بەرنامەی دیکە بە خۆشحاڵیەوە زۆربەی تەلەڤیزۆنەکانی لەو جۆرە پرۆگرامانیان هەیە بە هەمان شوێن ئارتی2 پرۆگرامی پەلکەزێڕینەیە کە خاتولەنیا پێشکەشی دەکاتێکە لە پرۆگرامە زۆر جوانەکان لای من دەتوانێت ڕاگەاندن ئەو خاڵە جەوهەری یاخود ئەو خاڵە گرنگە بروژێنێت یاخود ئەو ئەرکە بکاتە سەرشانی خۆی کەوا بکات گوندنشینەکان ئاشکاتۆ لەگەڵ لادێکانیانە دیارە ئەکرێ ڕاگەیاندکارەکان کە ڕوو لە گوندنشینەکانەکەن لە لادەیەکانی کوردستانەکەن پێش هەموو شتێک پەیامیان ئەوە بێ بەدەسەڵات بڵێن ئەگەر دوێنێ زوو بوو سبەش درەنگە ئێستا وەختێتی سیر کە وڵادیەکان وا بەرە وێرانیە چین ئێستا وەختێتی کە خزمەتی بکەین وە دوو کە ڕاگەیاندنەکان تەلەڤیزیۆنەکان میدیایەکان کە کەسێک هەڵ ئەبژێرن بۆی کاری لادیەکان بکە یا کاری خزمەتکردن بە کەلتور و دابوونەریتی کوردەواری بکە ئەبێ ئەو کەسە خوێنەوارێکی دنیای فۆلکلۆری بێ ئەبێ ئەو کەسە شارەزا بێ لەو بواردا چکە گە شارەزا نەبێ وێرانیەکەی وێرانتر ئەکا خراپیەکەی خراپتر ئەکا ئەبێ ئەو کەسە شارەزابی وە زۆر جاری شوایە ڕاگەیاندکارەکان وای لێهاتووە کاتچن لە دەیەک بەرنمەیەکەکەن بۆ خزمەتکردنی لێ دێکە ئەبێ خەڵکێکی ئەم دەیە ئەم گوندە لە شارەوە بێنن لەوێ قسە بکە دروستە یعنی چۆن بڵێ خەڵکی دیەکان جگە لەوەی کە جاران بوێربوون ئێستا ترساون تەنانەت ناوێرن لە بەردەم هەندێک کەناڵی ڕاگەیاندندا بدوێن قسە بکەن ڕەنگە ئێستا بەشێک لە میوانەکان بۆ تۆ گرفت بێ کە نەتوانێت لێرەدا بنیشێ ئەمە بەڵام ئێمە ڕاگەیاندکارەکان ئەمە دەبێ بچین لە لادیەکان زیاترینی سروشتی جوانی لادیەکان باو باپیرانی من و تۆ باو باپیرانی من و تۆ تا بڵێ لە سەردەمی خۆیان ماندوو بوون تا بڵێ ئارەق ڕێژ بوون بەڵام هۆ کارچێک بڕۆ لای دانیش ئەڵێ خۆزگەم بە ئەوێ ڕۆژێ ئاخۆ ئەبێ ئەو سادەیی ئەو پێکەوە ژیان و ئەو دوور لە ڕقوکینەیە بۆ بەرامبەر یەکتر من ئەڵێم ئەپێ وا نەک سونەتە ئەگەر هەموو بەرنمەیەک هەموو بوارێک سونەتێکی ژیان بی واجبێکی ژیانە ئێمە هەمومان هەوڵ بدەین بۆ ئەو دابوونەریتە جوانە زیندوو بکەین و من هێندە پەرۆشی سەرمای ئەو وڵاتە نیمەکە بە هەدەرچووە هێندەی پەرۆشی دابوونەریتە جوانەکانی کوردەواریمە کە لە سای 25 ساڵی حکومڕانی کوردی داوە خەریکە بەستەرەچێ کاک عەبدوڕەحمان مناقەشەیەکتان بوو لە کاتی سەیری راپۆرتی پرۆگرامەکەی کاک زوێر ئاگام لێ بوو کاک زوێر بە عەبدوڕەحمانی بەرنامەکەی من خۆشترە تەڕترە بەزەوەی تۆ وشکە وانە بوو بۆچی وا بە عەبدوڕەحمان ئەڵێ وڵی کە عەبدوڕەحمان زۆر خۆشێ بەڵام ئەمەوێ ڕازگۆش بوو پێم ئەو بۆ خۆش بینەرێکی زۆر تایبەتیە کە عەبدوڕەحمان یەکێک لەوانەیە کە من ئەڵێم بەرنامەکەی کە عەبدوڕەحمان واجبە هەمومان سەیری بکەین من ئەو بەرنامەکەی ڕابردووی پێش ئەو ناوەی دێبەدێ بیتن ئەمن لەو بەرنامەیەوە کە عەبدوڕەحمانم بە وجدانەوە خۆشویست کە بە وجدانەوە ئەدووە ئیدی بەرنامەکەی منیش پێم خۆشە
ڕەسەنایەتێکی گەنجانەی تیابی بەس ئەوە بۆ فەقیانەوە جامانەکەەوە بۆ پرۆگرامەکەی وڵی وتم مەملەکەتی سلێمانی ئەترسیان بەگران لەسەرم بۆستێنەکە سوێن من بۆیە داوام کردکەوانەی پێ بەس حەزمە کرد بە جامانەکەم نوێنەرایەتی مەملەکەتەکەی شۆران و مێرگە سۆر و برادۆست و چۆمانم کرد بۆی خۆشنە چیایی بەگشتی چیایی و بەلیفکەکانم ئەی بۆچی والله تازە ناخوا تازە هیچ بیانێک ناخوا کاتزبەر ئەوە واجب بوو هیچ بیانێک ناخوا کە لە پرۆگرامەکە تا بینیم زۆر جوان بوو ئەوە سش پێێتەوە بووە بەس قەیناکە ئەوە ژڕێک کە عەبدوڕەحمان بەسەراتێکی خۆشم بۆ بگەڕۆ دڵنیام کە هەفتانە سەردانی لادێکەکەی شتێکە ڕوو دەدات شتێکی زۆر زۆر تایبەت و بینەرەکانی میش بخەیتە پێکەنین شتی زۆر تایبەت و خۆش و ناخۆش و زۆر شت ڕوویدا بەڕاستی ئێمە بە تایبەت لە ئەو دیانەی کە ئەچین هەنێ دێ من زۆر دوورەکەمەعاتن لە سنی ماسن پارێزگای سێمانیان سنتەری پارێزەکان زیاتر دوورەکەمەوە جارێک لە دەیەک بووم لە بەرزایەک دانیشت بووین باشە هەموو خەڵکی دەکە بە چوادەرمانە دانیشتبوون ئێمەش قسەمانە کرد یەکێکە قسەم لەگەڵاکردن پێیەکی بە تەمەەن سڵام لێرە بۆی هێت نازانم لە ژیان ئاما بیانە وسڵاش بۆ خەڵکی ئەو دێ بە ڕێزەتەوەن لە تەنیشم دانیشتم من ئەبێت چ بەسەر هاتەوێت کە عەبدوڕەحمان ئەوەڵەوە تۆ پێکەنینی نامە بەسم قسەی ئەو پیاوەیە دوای کامێرەمانەکە لە بەرامبرم وەستاوە تەمەەن ئازە دەی ئەڵی کاکە دەست پێکەین یا بڕۆین عادە من ئەڵم بڕۆین هەر ئەموو بڕۆین ئەوەی کاکە بۆ شوێ دانیشە بۆ کوێت هەر ئەموو کاکەموو کە حاجی لەگەڵ تۆ کاکە بڕۆین ئەو حاضر نەبوو کامێر ئەموو کاکە بڕۆین کۆرەی کاکە دانیشت سێ چوار جار لەسەر یەک وتم کاکە وەڵا ناڕۆم تەنورە لەسەر ئەو تەنورە ئاگام لێ سێ چوارژن کولێراکەن من چاوەڕم ئەو کولێرانە بێن بیخۆم ئەنجامەتی دە باشم زانیێڵی تۆ لە ماڵە ئابێڕم جارێکە لە دێشکە شتێکی زۆر تایبەت و بەداخەوە ئەم جارە ویستم بەنامەکە دووبارەکەمە لێ بەڵام ڕێگانەدا ئەوش ئەم پیاوە شتێکی جوانی باسکەی کە خەڵکی لادێ بەداخەوە تا ئێستا هەنێکیان ناوێرن قسەکەن ینی کللتوری حزب وای کردووە زاڵبە بەسەر کللتوری کوردەوای و خەڵکە ینی خەڵکێک ناوێرە بێ باسی معاناتی خۆیکە باسی مێژوی خۆیکە باسی شتی خۆیکە ئەو دێ ویستم بچم بەڕاستی لەبەرەوەی کۆمەڵک موچەخۆری لایەنێکی سیاسیتیا لە سنووری سێمانە نەچوون بەرنامەکەم نەکە جا لەو بەرنامە ئەنجومەنی دیەکە کوڕێکی گەنج بوو بەڕاستی یادی بەخێ من بڕیا فەداحم لەگەڵا بوو کامێرەمان وەستا بن بە پێوە قسە بکات بڕیارەتی ئامادەن یەکسەوەتی بەڵە فەرموو ینی حازێکی زۆر عەجیب و عەسکەریانە زۆر هینی وەسادە من پێکەنینێکی زۆر ماوەڕاستێتمەوە کە بۆ بەو شێوەیە وتی وەڵی ببوورەوەخوا ئاگام لە خۆنە بەیاشێ بەسراتی ناخۆشیە گرتمان ئەم جارە لە خانەقین بەداخەوە لە دەیمێ خاص کە بەسپاسەوە هاوڕیانی جەنابەت لێرە لە ئێنارتی دوو دەستیان خۆش بێ و ماندوو نەبن هەرمە ئۆستافە بەڕێزەیان پێشتر وایە دەستخۆشیمان لێبکردنایە ئەویان دانا بۆ بەرنامەی مێ خاص کە بەرەو خانەقین چوین بەداخێمە لێ ینی ڕوودا ناخۆشەکانی شەن زیلانی هەنێک کات زیاتر بێت دەستگیرکردن و ناخۆش و کردنە سژنوانێمە بۆ پەیامێکی ڕەسەنایەتی کوردایەتی ئەچین بەداخەلەیە کۆمەڵە خەڵک عەبدوڕەحمان خۆتە زانین من تۆ زێنەوسم و حەزم لە خواردنی کورداواریشەیە بەس بەڕاستی خواردنی خۆشە خۆرێەوە لە لادێکاوانێ کاک زوبێر زۆریش نە من وەڵامێکت بدەمەوە لە لادیەکان خواردنی ناوێ هەر شەکرە لوتفی ژنە ڕەسەنەکانی لادەی بۆ خۆی خواردن ئەی کولێرەکەیان کەرێکی شەکرە لوتف هەر ڕێز و حورمەتیان ڕێز و حورمەتیان ڕێز و حورمەتیان هەر شەکرە لوتفیان بۆ خۆی خواردنێکی زۆر خۆشە کاک زوبێر قسەی خۆی لەدەما بە شەکر بێ من لە دێکەی ئەمان با باز دێکەی ئەماکەم سەرەتا کە چوومە ناو دێکەیان زستان بوو تەمەەن بەفرەباری دەور سعات 11 و چارەکی ویست بۆ 12 گەیشتمە ئەوێ ینی خاتونێکی بەڕێز من نازانم ناوەکەم بیرش بێتەوە ڕاستی لە دیەکەی ئەمانە کە پێمان گەیشت جانی ئەمەنی خۆڵک کردین بەڕاستی شەکرە لطف بۆی کە ئەمە فەرمی ئەمەنەی لطف نوان ئەمەە ینی هەستە کرد هەموو شتێکی داوە بێت و خواردو تێر خواردو یعنی ئەوە حرمەتی لێگرن ئەودا جانجا جاروە خواردنەکەش زۆر زەڕوو نیە ئەو شەکرە لطفانە میمە بەس تیاشیا بێت ئای تۆ خۆ دوت چاوەڕێ کولێرەکەم کڕۆکە عەبدوڕەحمان ئەگەر کولێرەی تەنور و بە نانی ئاردی گەنم و ئەی چۆن کات ئەی ماستەکەی کاک زوبێر ماستی کوردەواری هەموو شتەکانی ئەوێ بەو کولێرەی کە ئەو باسی هەر میوەکانی جا تۆش خۆماڵی دەیەکانیش لەگەر سنوور و ناوچە بۆ ناوچە جیاوازیە ئێستا کوێستانەکان ئێستامان لەدایک بووی
نمونە باڵەکایەتین ئێستاش هەر ئاوی بەفراوە کە دێتە خوارەوە شەوانە ناتوانانی کەس بە ئاوی ئەو مەملەکەتە دەست و چاوی بشواتن میوەکانی ئەوێ جیاوازن دەگە هەموو میوەکان وە لە ڕووی نرخیشەوە لە ڕووی نرخیشەوە جیاوازن و ماستی ئەوێ و پەنیری ئەوێ لە ڕووی نرخیشەوە جیاوازە کە سروشت و ژینگەی ئەوێ سروشت و ژینگەیەکی زۆر جیاوازە بەڵام من پێم خۆشە منیش یادگاریەکی بەرنامەکەت بۆ بجێڕمەوە زۆر باشە لەم پرسی بەڵێ دەتپرسی بەڵام ویستم بەبێ پێشەچی بەڵێ جارێکیان چوومە لادەیەک بەرنامەمە کرد چی ژۆڵەیەکی ناسک و نازداری کوردم بینی بەجلێکی واڵاواڵە ئاهاتە خوارەوە و تەشی ئەڕست منیش سەیرم کرد و تێپەڕیم دوایی لێم پرسی ناوت چێوتی شیرن کەوتی ناوم شیرینە ئیدی ئەو جاگەڕامەوە زۆر سەیر بۆ گۆرانی شیرین تەشی بەڵێ شیرین وتی زوبێر باڵک وتم بەڵێ هەمیشە خوشک وتی سەرەتا تێپەڕی بەڵام کەوتم ناوم شیرینە زۆر سەیرت کردم وتم وەرە من ئیدیۆمەکەی شیرینت بۆ باسکەم وتم بە قەس شیرنیت و هیوادارم شیرنایەتی لێبارێ وتی بەڵێ وتم وەفایی شاعیر لە سەردەمی لاوێتیدا کە پیاوێکی ڕووناکبیر و تێگەیشت و پێگەیشت و پێشکەوت و لێزان بووە لە سەقزەوە دەچێتە شەمزینانی باکووری کوردستان لە ڕۆژهەڵات دەچێتە خزمەتی شێخ عەبدوڵڵای نەهری شێخ عەبدوڵڵای نەهری چونکە خۆشەوێ خوێندەوار بوو ئایکا بە مامۆستای کچ و کوڕەکانی خۆی ئیدی لەوێ زۆر نزیکەبی لە شێخ عەبدوڵڵای نەهری لە ماڵی شێخ عەبدوڵڵای نەهری چیژۆڵەیەک لەوێ ئەبێت و خزمەت ئەکا بە ناوی شیرن ئیدی شیرینیش کە لە کتێبەکەیدا باسەکە لە کوردەواری بە جوانانیان وا پێناسە دەکرد دەدوت پەنیری پێستی تەڕە دەدوت خەنجەری دەبانە ڕەونەق و گەوهەران دینی سینجی دەدوت سینجی کەوێر لە جوانی دەڵێ شێخ عەبدوڵڵای نەهری بە دوای وەفایی شاعیر دەنێری دەڵێ وەرە نامەیەکەم ببنووسە بۆ شاه نەسڕەدینی ئێرانی بۆ دەوڵەت بۆ کاروباری دەوڵەت کە نامەکە دەنووسیت بۆ شا قەڵەم و پێنووس کاغەزەکە دێنی لەو دەمەدا لە بەربێرایی واتە ئەوە ژووربی پێشەوەی بێراییبی پەنجەرەی تیابی شیرین بەوێدا دێت و تەشیە دەڕێسێ وەفایی نەشی عەبدوڵڵای نەهری و نەشا نەسڕەدین و نەنامەکەی بەبیرەمێنی لار و لەنجە دڵگرەکەی شیرینیە کاتێک تەشی دەڕێسێ وەفایی ئەباتە دنیای حەشق لەوێدا قەڵەمەکەی دەردێنێ و هۆندراوەکەی شیرن تەشێ دەڕێسێ دەنووسی پاش ئەوە شێخ عەبدوڵڵای نەهری بانجیەکە ئەڵێ وەفایی بۆ بخوێنەوە بزانە چیت نووسیوە ئەویش کە سیر ئەکا لە جیاتی نامە بۆ شاه نەسڕەدین و شیعری شیرن تەشێ دەڕێسێ یەکسەر شێخ عەبدوڵڵای نەهری بەجێ دێری شێخ عەبدوڵڵای نەهری چەندەی بە دوای وەفایی دەنێریتەوە ناگەڕێتەوە بەڵام لێرەدا دوای یەکەی شێخ عەبدوڵڵای نەهری بە شێوازێکی شاهانە شیرینی بۆ دەکات و بەبووک و لە کوردستانی باکوور لە شەمزینانەوە بەڵاو سەقزی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ وەفایی دەبا لێرەدا بۆمان دەرەکەوێ کە حەشق لە سەروی هەموو دەسەڵات و پیاوە گەورەیەکە لەوێ لە بیری کرد وە شێخ عەبدوڵڵای نەهریش ئەوەندە وەفادار بوو بەرامبەر بە و کە شیرینی بۆ کرد بەبووک بۆیە گوتم ئەمن ئەو شیرن تەشیە دەڕێسێ کە ناوە کە شیرن بوو ئەمەمیانم بێرینەوە درود بۆ وەفایی مەزن دەستخۆش چیرۆکێکی زۆر جوان بوو کلتوری کوردی دەستخۆش زۆر باشە بەردەوام بم لەگەڵ میوانەکانمدا و لەگەڵ قسە خۆشەکانیان و بەسەراتە خۆشەکانیان و راپۆرتێکی تایبەتمانێ لە پارتی سێمە کەواتە چی بن مینەرم بن دای و چانێک دەگەڕێمەوە کابدوڕەحمان لە سەردانکردنی بۆ گوندەکانی کوردستان چ شتێ زۆر سەرنج ڕادەکێشێت هەسکەی لە نێوان هەموو لادێکانە یەک خاڵ هەیە کە هاوبەشە لە نێو هەمویانە زای پرسیارەکەت دەست خۆش بێت ئێمە کە ئەچینە و دیانان شتێک کە سەرنجمان ڕاکێش و کە من زۆر خەمی پێخۆم پیاوێکی بە تەمەنە بینی پیاوێکی ڕشچەرمووە ینی زۆر ماندووە بەڵام کە ئەچیتە تەنیشتی دانیشی کۆمەڵێک گلێ و گازندەی هەیە سەیرە ئەی هاوار ئەم پیاوە ئەم کاکە زبێر پێشتر باسی کرد ینی شەو ڕۆژ لە خزمەتی شۆڕش و پێشمەرگەدا بوو نانی لە دەمی خۆی ئەگرتەوە بۆ پێشمەرگە پێخەفی لە خۆی لەسەر خۆی لە ئەدا ئەیدا بە پێشمەرگە لەبەری پێشمەرگە سەرمانێ بەڵام ئێسا گلەی لە چێ بکە گلەی لەو پێشمەرگە بکە کە ئێسا حکومەت و حکومەتی کوردی پێڵەن هیچی بۆ نەکردووە ینی ئەمە بەلای من ینی چەندین جار بەبێ مجامەلە خەڵکی دیاکان شایەدی ئەوە بۆ بەندە ئەدەن کە چەندین جار گریاهم بۆیان چەندین جاردانەمۆتەوە دەستی ئاماچکەم قاچی ئاماچکەم لەبەر ئەمانە زۆر پیرۆزن ینی ئەوە یەکێکە لەو خاڵە جەوهریانەی کە
من ئەمە هەڵبەشە لە نێوان هەموو گوندەکان. هەموو بەڵێ هەموو دیەکان ئیتر تۆ سروشتە جوانەکەی خەڵکە جوانەکەی خەڵکە ئازاکەی ژنە بە ئەمەک و جوامێر و جوان خاص و ئافرەتە شۆ خۆشنکە و ئازاکانیان وا زەمانە بێنە بەڵام ئەمە هۆکارێکە کە ئێمە بەڕاستی زۆر خەفەتی پێخۆین زۆر بەلامانە قورسە بەڕاستی هەقا دەسەڵاتی کوردی لە ئێسادا شەرمێک لە خۆی بکاکە بەنانە ڕقەی ئەوان پێگەی بەڵام کەس ئاوڕ لەوان نادەتەوە کە دیەکانمان کە سەر تەنورەکانمان کەس دیوەخانەکانمان هەر هەمووی چۆڵ بوو لە کاتێکە هەموو ئەمانە لە خزمەت ئەوان نابوون بەداخۆ راپۆرتێکمان سەبارەت بە تەورەی مێوارەیەمان ئامادە لە نێوان هاوڵاتیاندا پێکەوە بینەری دەبین فەرموو. ئەم کاڵەکەی کە بەدەستمەوەی لە ناو پیکابەکەی تۆدا باشە ئەمە هی لادەی خۆتانە؟ نەوەڵی ڕانی و قەڵات زێوانێ خۆتان باسە خەڵکیچ لادەیە شار باژێر لای بڕە مامە خەلە تا چەند وەکو خۆت شانازیەکەی بە لادەکەی خۆتان مەڵا زۆر شانازی پێوەکەین بەس کە ئیسفادەی نێبە بۆ خۆمان واریاتی نێبە بە عەمەلیم خەڵم تا چەند زەڕورەکە و بەرنامانە هەبێت بۆی گەنجی ئێمە ئاگاداری ژیانی لادێ بێت و بزانێ کە لادەکان چۆن ژیاون کە ئێمە چۆن دروست بووین کاتی خۆی زەرورە زۆر زەرورە چونکە گەنجەکان ئێستا کەم ناسنەوە بۆ لادەی گوێ نایەنە چگۆنەی لەناو شار تەکنۆلۆجیەوەشی زۆرە گوێی لادێ نایەن ناسنەوەن پێ دوانیە گەنجەکانی ئێستا ئەم سەردەمەش خۆیان تۆزێکم تەرخەمن لەوەی کە ئەوانەی خەریکی بابەتی ترن و ئەوانە گرنگی نایەن بە لادەکانەوەمان دەبم بە تەرخەمە لە گەنجەکان چونکە یاری پەبجی بۆ مندانەوە ئەگەر یاری پەبجی نەبێ گەنجەکە چێ ئیژەکە کەسابەت و یان ئیشی ناو لادەکان کەم بۆ تۆ خەتای خەڵکی لادەکان خۆیان یا خەتای حکومەتە یا خەتای چییە کە ژیانی لادەکان ئاوا بۆ نەکز بووە وەڵا خەتای حکومەتە خەتای شێ خەتای من و تۆنی وایە ئێستا من بۆ خۆم لە لادەیە بووم ئەگەر بم زانیا ئیشەکەم باشە بێ لە لادەکەمە قەت نێهاتمەوە ناو شار وایە چ مەجبوری ئەم ئیلەم و بێمەوە ناو شار و بەس بەخوا برە هەر هەموو خەتای حکومەتە و خەتای کەسی تیا نێبێ قەت سێ و بەرنامانەوە کردووە کە باسی لادەیەکە کە خانوێگە چێ بۆ لادەیەک بۆ نەباسی ژینگێ و لادەیە کا و خەڵکە دوێنێ و لەگەڵانە قسە کات و ئەمانە قەت سێ و بەرنامانەوە کردووە قەت ناکەم بەعام هەر تەلەڤیزیۆن هەرسی نابی تا چەند شانازیەکەی بەو شوێنەی کەلی لەدایک بوو بەتەئکید لە هەرە لە هەموو شوێنە هەروتومە کەوتوانە ئەسڵ خەڵکی کوێ یەکسەر شوێنەکەی خۆمە وتووە جێگەی شانازیە بۆ من سێ و بەرنامانەکی کە باسی لادەکانە کات و ژینگەی لادەکان بەڵێ باسی ئەو بەنامە کێنێنێ و بەنامە گەری کوردستانەیە ئەوەی مە دەستخۆشیان لێەکەن بەڵێ ئەوە ئەتا بڵێ ینی بەنامێکی چاکە بۆ ژیانەوەی کوردستان خۆ بە ئەسڵ خەڵکی چ لادەیە خەڵکی لادی سیرین شانازی بە لادێکەوە وەڵی زۆر قەت ڕۆژە لە ڕۆژان بڕیارە نەیەوە کە بچی مانگی لە ناو لادێکی خۆتانە لێ بژیت وەڵی بڕیاری مەبەز لە ئێستا ڕاستەکەی زۆر مەجالم نییە بچم هۆکارگەشی بۆی ئیشەوێ مناڵ هەیە بەڵێ ئێستا چەند جا بردوتم بۆ لادێکی خۆتان وەڵا زۆرم بردوون بەس کە بۆ سەیران و شچینەژین بۆ واریات و شت نەچین بۆی بۆ پێششکارانی کە ئیش لە لادەکانە وەڵا خۆش ڕێز و احترامم بۆیانێ و خۆش زۆرم خۆشەون و بەقەر هەردوو چاو میترجە لە خزمەت ئێوە شەو تا چەند شانازیەکی بە لادێکی خۆتان وەڵی لە دوای ئازارکردنی هێن بڵێ لە دوای لەنەوەیەک بەرە دواوە لادەکان ئاوادانکردنەوەیەکیان بێ بەخۆیەوە بینی بەڵام حکومەت لادەکانی پاراوێست کرد ئێستا وەرە بۆ جادۆبانی ئێمە کاکە ئەتا دەبێت یعنی بۆ ێرە هەر دۆگە بە ئامە نامێنە سونەقە تەماتە دەبێ ئەکەنیە شتەکەت بەربوومەکەش نییە دی خەڵک بێتەوە لادێکی بکە تا چەند بەرنامانە زەڕورە کە باسی لادەکانە وەڵا زەڕورە ینی زۆر چۆنڵە ئینترستینە ئینجۆی لێبینی خۆشی لێبینی کە سەیرەکەی تا چەند شانازیەکەی بەو شوێنە یان بەو دەیەک یان بەو منتیقەی کە لێ لەدایک وەڵا زۆر شانازی پێواکەم لادەکانمان خەڵک تەمەڵ بوون و کوجاران ئیشەکەن یا ئێستا باشترن زۆر تەمەڵ هەیە بەچیەوە پەیوەندیە بە تەکنۆلۆژیە و خەتای حکوومەتیشی زۆرتیە لادەکان ئەوەدان ناکەنەوە ئیتر بۆ خەڵک ناچێتە بۆ لادێکە تا چەند ئەو بەرنامانە بەلاتەوە خۆشە کە باسی لادەکانەکە وەڵا زۆرش من گەنجێکم زۆرم پێخۆشە بەڵام هیچ حکوومەت هیچمان بۆ ناکەم چکە تۆ خار ئێسامە خارەکەین بە دەردەڵە 5 کیلۆیا بە 1000 ئەخە چۆن شتی وابێ وەڵای ڕستەکەی خۆشە بەرچاویەکەی قسەی تەلەڤیزۆنەکەی قەت بەڵێ سێ بەرنامانەکی کە باسی لادەکانەکە بەڵێ ڕەوەڵە بەلاتەوە خۆش وەڵای وەکوە لە
تازە لە دایک بیتەوانێ وڵە خۆشەکە بە چ شتێک زۆر سەرسامیەوەی کەم قابلەی پیاوە پیرەکانەکەن و قسەی خۆشەکەن پیرەکان کە باسی بە سەرهاتی زوو ئەکەن بە سەرهاتی خۆیانە جێڕنەوانێک کە زوو چەنە خۆش بوو ئێستا چەنە ژیانە ناخۆشە لەو بەرنامانەیە چ شتێک زۆر سەرنجە ڕاکێشێت وڵاتر جا هەمیان هەر بەرنامەیەکی خۆش جاچیت پێ بڵم وڵا هەمیان هەر سەرنج ڕاکێشن بۆن ئەو قسەی مام حاجیانە سەرنجە ڕاکێشێت کە قسەی خۆشەکەن وەڵام من دایم لەگەڵانە بەنیادیم هەیە ئەرەڵا قسەیوانم زۆر بەلاوە خۆشە ئیتر قسەی پیرەکان ئەمانێکە لەگەڵیانە زۆر تێکەڵاو بوو تا ئێستا مناڵە بچووکی خۆتە بردووە بۆ لادێکی خۆتانیا بۆ شوێنێکە لێ لە دایکبووی بۆ هەڵە بجەنە بڵێ مناڵەکەشم ئەیکی تریان 8 ساڵە زۆری عنی حەزەکە بەڵام مەجالمانە بۆی شەڵا لە بەرنامەیە بیبم کە پێویستە کات هەموو دایک باوکی ڕۆڵەکانی خۆیان بەرنەوە زێدەی کە لێ لە دایک تاکید بەڵێ بەڵام بڵێن بردوون بۆ لادی ترم بردوون بۆ شارۆچکەم بردوون گەڕاندوو من بەس هەڵە بجە بزەبنم بردوون تا چەند گرنگە کە بۆ نمونە گەنجەکانی ئێمە یان باوکان مناڵەکانی خۆیان لە ماوەی ساڵێکە چەند ڕۆژە یا چەند مانگی یا چەند هەفتێک بەرنەوە بۆ لادێکان بۆی فێری ژیانی لادێ ببن بزانن چۆن ژیاون وڵای ئێستا باوە باپیرێمە کاکەجان هەر ینی بە فەلاحەت و بە ئاژەڵداری ژیاوە ژیانە لەسەر ئەوە بووە بەڵام گەنجەکەی ئەمڕۆ جیلی ئەمڕۆ جیا لەگە جیلی کۆنەکان ئەمڕۆ کاکە تەکنەلۆژیا یانی بەڕاستی هاتووە ناو هەموو ماڵێکەوە ئومێد دەکەم پرۆگرامەکەی منە میێوارەیە وا لە هەموو گونشینان بکە ئەم شۆکۆچ و باریان کۆ بکەنەوە بەیانی بچنەوە بۆ لادەکەی خوێن دوای هەفتەیەکیش یەکسەر بانگێشی من کەن و داوەتم بکەن ئەوان نامن من بانکەن بەس چی ئەخۆم بەس کولێرە و ماستە خۆم کولێری گەرم ئیتەنور لەگەڵ ماستی کوردەوارە بەسرەفیشم سوورکە باش نییە من زۆر حەزم لە لادێ بەداخەوە لادێبان نییە من بچم سەردانی بکەم بەڵام دایما لەگەڵ دۆست و خۆشویست و هاوڕەکانم کە لادیەکیانیاشتێ ئەڵەمە چن منیش بەرن ئەم جارە من یم بۆ لادەکانی ئێوەیە کە عەبدوڕەحمان کۆمنت چییە لەسەر ئەو هاوڵاتیان و ئەو گەنجانی کە چەند بە خۆشویستی و تاسە و باسی لادێکی خوانەکەن و باز لەو دەکەن کە جۆرە پرۆگرامانە بۆ زیندووکردنەوەی کەلتور چەندە گرنگە من شتێک سەرنجی ڕاکێشان لێراتەمان دەست خۆشتان لێکەوە ناو خەڵکەکە و شەجوانەتان کردم یەکێک گوتی پرسیارەکە بوو شانازی چەند بە شوێنی لەدایکبوون تۆکە یا دێکەتەکەی هەر کەسێک کە شانازی بە خۆیەوە بۆ شوێنی نیشتەجەبوونیەوە بکات حەق بچێتەوە ئەو شوێنێک کە لێ لەدایک بووە من لە دیەکەم بچمەوە دەکەی خۆم دەکەی خۆم ئاوادانکەمەوە کوردستان ئاوادانکەمەوە بەردێ دوو بەرد دارێ دوو دار ماڵێ دوو ماڵ دەیەک دوو دێ شارێک هەموو کوردستان ئاوادانەکەینەوە ئەمە گەورەترین شتە گەورەترین سەرمای ئێمە کولتور و ڕەسەنایەتایەکی خۆمانە لە جلوبەرگمان لە هونەرمان لە دێمان لە هەموو شتەکانمان لە کشت و کاڵمان لە ئاژەڵداریمان ئەمانە ئێمە حەق ڕێگەنە دەین بفۆتێ کۆتایی پێبێت با دەست پێکەینەوە تکا ئەەکەم بینەرمان مەبن بینەری بەرنامەکان مامەبن بەڵام بچنەوە دیەکانتان ئاوادانکەنەوە ئێمە یین خزمەتکارتانە بین دەستان ماچەکەین کە دەستی دەیان دیاتیمان ماچ کردووە تەنها لە بەرەوەی خزمەتی کردووە پاچێکی بەدەستەوە بووە گۆچانێکی بەدەستەوە بووە خاتونێک تەنەکەی ئاوی بەسەر شانەوە بووە هەموو ئەمانە بۆ ئێمە گرنگە بەڵام گرنگەوێ هەمومان وا بکەین دیەکانمان ئاوادانکەینەوە ئەمە زۆر گرنگە پێم وایە غەدرێکی زۆرەکەین ئەم ئێوارەیە باسی دڵشاد ئەحمەد نەکەین کە دڵشادێکێکە لە هاوڕەکانی من بووە ئامادە بووە بەڵام بەداخەوە لەوانەیە هەنێ التزام نەیتوانین بەڵام ئەمە غەدرە ئێمە باسی نەکەین چکە بیرۆکەی ئەم جۆرە پرۆگرامانە و یەکەمین پرۆگرام کە دەمان بینی دەچۆنێ وڵاتەکان و گەنجان و پیرانی ناولادەکانی بەسەر دەکردەوە ئەو بوو کاتەمە غەدرە من لێرە باسی نەکەمەوە تەورێم ئێوارەیەمان ئەو جۆرە بەرنامانی وانە عەبدوڕەحمان ئومێدی تەندروست باشی بۆ دەخوازم کاک زوبەر تۆ هیچ کۆمنتێک لەگەڵ ئەو هاوڵات لەسەر ئەو هاوڵاتیانە کە باس بە شانازیبوونی نیشتیمان و لادی خۆیانەوە دەکەن ئەمن نازانم یعنی زۆر جاری وایە من برادێکمە بۆ ئەکتەری بە ناوبانگ شەبۆ لە هەولێر زارێکیان لە کۆنفرانسێک وتی ژیرفانەکانم پڕاوپڕن لە ئافەریم و لە ئازیز بەڵام بە شانازی بوون نییە ئەوێ بکەینە کردداری هەمومان لە هەر تاکێکی ئەو وڵاتە بپرسی شانازی بە زێد و مەملەکەتەکەی خۆی واکە شانازی بە بەڵام ئەی چێن هەر ئەو لاوانن کە یەخەی با و باپیرانیان گرتووە کە لادێت چۆڵکەن کە مەملەکەت چۆڵکە ئەجینات خوا لادەیەک ئەو کاتێکی ژۆڵانی لادەیەک بە گۆزەی لەسەر شان و
ئەچون بۆ کانیاوەکان و کا و کاتێک کوڕە لاوەکانیش وەک میران لە دەوریانە سۆڕان بۆی چۆن بتوانێت چیرەکەیان ڕاوکەن یا سروشتی جوانی کوردستان یا زبارە دەستار و زبارە جوانی و هەرەوەزی و پێکەوە ژیانی خەڵکی لادێیەکان ئایا ئەوانە لە ناو چوونی ئەمانە زانی فۆلکلۆر یەک پێناسەیە زانایەکی ئینگلیزی لە ساڵی 1940 پێناسەی بۆ فۆلکلۆر کردووە فۆلکلۆر واتە ناسنامەی گەل واتە پێناسەی گەل ئێمە خەریکە پێناسەی گەلمان لەدەستدن سیرکەم هەوداخان دوژمنە یەک لە دوای یەکەکان هێندەی ویستیان کەلتور و داب و نەریتمان وێران بکەن هێندەی ویستیان لادەیەکانمان وێران بکەن هێندانیان ویست ئێمە بکوژن بەڵامەوە ئێمەین بەخۆمان لادەیەکانمان وێرانەکەین بەخۆمان لادەیەکان چۆلەوانەکەین خەڵکیش نەحەقنیە خەڵکی نەحەقنیە لە چیەوە نەحەقی ناگرم ئێستا من ئەگەر میێوانی دوورە دەیەکەی خۆم بێ جاران مر بۆ دەیەکەی خۆم بەڵام ئێستا ناوێرم بیبم هەموو ئەشکەوتەکان دوژمنی لێە هەموو ئەشکەوتەکان بۆمبارانەکرێن لە هەموو دیەکەوە ڕەوەندی بردومانەکرێ گون نشین بردومانەکرێ گەشتیار بردومانەکرێن ئێکەواتە نازانم جاران پشت و پەنامان ئەشکەوتەکان بوون ئێستا بە پێچەوانەوە ئەشکەوتەکان خەریکە لە دەستەدەی جاران پشت و پەنامان لادەیەکان و خەریکە ئێستا لادەیەکان لە دەستەدەین نەکە ئەجینا بڕۆتەوە کاتێک دەئەنیشی لەوێ چکە با شتێکت پێ بێم هیچ شتێک لە ژیانی سادە خۆشتر نییە و هیچ شتێکی شێندەی ژیانی سادە مرۆڤ ڕاستەقینە پەروەردە ناکە مرۆڤ ڕاستەقینە پەروەرداکە سادەی بەڵام ئێمە خەریکە سادەی لەدەست ئەدەین سەردەمی تەکنۆلۆژیا ماڵت وێران بێ ماڵی وێران لادەکانی وێران کردی لادەکانی وێرانکردی من ئەو ڕۆژە چوومە لادەیەکە گەر دەرفەتم بدەیت لە لادەیەکە سڵاو کرد لە لادێدا ئێستاش ڕێژ و حورمەت ماوە ژنەکە ئێرەی ماچ کردم پیلی ماچ کردم نەک دەست منیش کە دانیشتم وتم پورێ وتی بەڵێ وتم ئەو ماچە لای تۆ چی ئەگەینی وتی ئەوە ئەگەر پیاوێک شارەزابی و ناوداربی ئەوە ئەگەینی ماچی گەورەی ئێدە وتم وەرە منیش زۆرەکان کرد بۆ شیکەم و لە کوردەواری وتی دەی بە قوربانت بم بە زمانێکی شیرینی دەبۆ ئێمەشی زائیدی میش پێم وتم بۆ شیکەمەوتیە لە کوردەواریدا چەند جۆرە ماچێکەیە خەریکە ئەوە لە ناوەچێت لە کوردەواریدا بەڵام پێشەوەی باش جۆرەکانی بکەین کوردی یەکەم کەس بۆ کە خاچی ماچ کردیا چکە خاکە بەرهەمی هەبووە و زەویە بەرهەمی هەبووە ماچێک ماچی تەوقی سەر لە کوردەواریدا ماچی تەوقی سەر ماچی ڕازی بوونە ئیدیۆمی لە پشتە واتە لەبەری پێیانەوە تا تەوقی سەر من لە تۆ ڕازیم خاصەت و سیفەتەکانت ئەوەندە جوان لێت ڕازیم ماچێکی ترمانەیە ماچی نەوچەوان لە نێو کوردەواریدا ماوچی نەوچەوان واتە ماچی شانازی واتە کەسێکی هێندە پڕ شانازی بی شانازی پێ بکەی ماچ شانازی ماچی دەستمانەیە ئەوە پێدەوترێ ماچی ڕێز ماچی قۆڵمانەیە ئەو پێدەگۆترێ ماچی گەورەی چکە بۆس بۆ گەورەکان هەوڵەدەن خۆیان بەرزکەنەوە بۆی پیلیان ماڵست گەور ماچی کوڵمەشمانەیەوە ماچی دڵداری پێ ئەوترێت شەکرە ماچی کوڵم زۆرتر کوڵمە ماچی دڵدار پێوترێ ئێستا خەریکە ئەویش بەسەرەچێ ماچی کوڵمەش خەریکە بەسەرەت نانە کاکس بەر ئەویان بەسەر ناچێت ئەویان بەسەر ناچێت ئەی لە کوردەوارێ ماچی لێو نەبووە بابا بابادی محوی ئەڵێ محوی تەماشاکە ماچی باز نەکرد کە عەبدوڕەحمان بابام چۆن بەڵام چۆنیان باز کردووە با بچینە خزمەت یەک کۆپلەی دنیا عاریفان و ئەهلی تەسەووف با بچینە خزمەتی محوی کە ئەڵێ لێوت لەسەر لێوم بنێ ڕۆحم لە بەینی لێوە هەر کاتێ تۆ لێوت لابەری ڕۆحی منیش دەردەچێت پێوە بە دولبەرەکەی دەڵێ کاتێک ئەمە لێوەکانمان لە بەیەکەوە بن ڕۆحەکەی من لە بەینی هەردوو لێوە تۆ لێوەکەت لابەری ڕۆحەکەی مشەکەوێتە خوارەوە بەڵام ئەوە بەشیکردنەوەی ئوستادی مەزن مامۆستا عەبدولکەریمی گەورە و عەبدولکەریم مودەڕیس کە خزمەتێکی گەورەی کردووە و ئەوەی محویش ئەڵێ ئەهلی تەسەووف و عاریف و هەمووی حەشقی خودایی بۆ بەوەی بە هەڵەمان لێ تێنەگەن دەستان خۆش بێت من زۆر سپاسانەکەمە میوارەیە کە کاتان بە من بەخشی و یادەوەری و ئازار و هەموو جۆرەکانی ناو لێجەتان بۆ من باس کرد دڵخۆشم سپاس کاکزبێر بۆ معلوماتەکان و بۆ جۆری ماچەکان کە باست کرد من دەزانم ئێستا لە سۆشیال میدیا جۆری ماچەکان زۆر باش وێری دەوێت دەستان خۆش بێت سپاس بۆ ئێوە سپاس کە عەبدوڕەحمان ئومێد دەکەم سەرکەوتوو بیت و باشتر و باشتر بەرەو پێشەوچی کاکزبێر جەنابیشتان وەکو خۆتان باستان کرد ئەرکێکی زۆر گرانتان لەسەر شارە ناساندن و زیندووکردنەوەی کللتوری ستافێکیمان دوشمان لەگەڵا لە مۆنتێر و کامێرەمان لێرە سڵاو ڕێزم بۆ هەمویان بەشی کامێرەمان بەشی مۆنتێرەکان ئەوەی
من ڕنج و ڕەوا و کاگمیران ئەمانە خەڵکانێکن زۆر دڵسۆزن لەگەڵمانە بە کۆمەڵ ئیشەکەکردەوە. منی سڵاو ڕێزمەیە بۆ کەناڵی ڕەسەن بۆ ستافی بەرنامەی ئاوێنێ ڕەسەن لە ئەحمەد جەبەلی لە ئومێد ڕۆژبیانیەوە و سوپاس هەموو ئەو کەسانە ئەەکەم لە جیاتی دەست قات هەموو ئەو کەسانە ماچەکەم کە یانەوێ ڕەسەنایەتی ژیندوو بکەنەوە ئەبمە گۆچانی دەستێمە ئەو کەسانی خزمەت بە فۆلکلۆرەکەن ئەبمە چرای دەستی تۆش کە خزمەت بە ڕەسەنایەتی علی بەڵباسی شەکەم کە هاوسەفەرم بوو بۆی بمگەین تێرانە چاوی ماچەکەم سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەرەکان کە تاکو ئێستا بینەرم بوون و لەگەڵ پێکەنینەکانی ئێمەدا پێکەنین و خەیاڵیان چوە بۆ کوێ با من ئێستا خاڵێکی خۆشتان بۆ بکەم بینەرەکان دەیکەم بە لەوحەیەکی کوردەواری ئەمانە هەمیشە هاوکار وەزیری منن بەڵێ باش بینەرەکانم خاڵیەوە دەبم بۆ کوێ دەتان بم بۆ گوندێکی دوورە دەستی شار زۆر خۆشە ئێستا وردە ئەستێرە بەرەو دەرکەوتن دێ ئاسمانێکی ساف مێگەل هەمووی لە جێ خۆیەتی گیزەگیزێکی جریوە جری و گیزەگیزێکی سیسرە گێوانە باشە لەکوێ دانیشتون ئێمە ئێستا لە گوێ سەبانێک دانیشتوین سەماوەرەکە لەم لاوەیە حەسیرەکە داخراوە قاپ و کەوچکەکان ستیلن ئەم لایلۆن و شوشەیە نین وانە دایکە چێشتێکی خۆشی سادەی لێناوە بە کراسێکی کوردیەوە هێشتا شەڕواڵەکەی دانەکەنیوە و خاڵێکی چەند جوانە ئەمە تابلۆیەکی جوانە کێشاومە بۆ میێوارێ هەمووتانم خۆشەوە دەچمە لای سپۆنسەرەکان ئلڤین VIP بوتی بۆ بابەتی خانمان باشترین و ناوازەترینە دەتوانی سەردانی بکەیت لە تۆڕی کۆمەڵاتی ئینستاگرام بوتی سپۆرت کۆسمۆ بۆ مارکە و مایکەپی تایبەتی خانمان کە هەمە چەشنە سەردانی بکەم چکە تایبەتە ئۆنکسی هەمیشە تایبەت و خۆشەویست و ناوازەکەیکە لە مارکە بەناوبانەکانی جانتا و پێڵاو لە سلێمانی لە شەقامی هەواری تازە ئەمانە سپۆنسەرەکانی بن کریستاڵی ڕۆما بۆ ئەکسسوارات خانمان تایبەتە و ناوازێ لە بازاڕی چابەسپین و میژێرزەمینی دوکانی پەنجاوە ئەنستاکەی من لەسەر شاشەکەی هەمووتانم خۆشێ بە خۆشەویستی و سادەیی و کللتوری کوردیتان دەسپێرم چکە دەزانم کللتوری کوردی پرە بە خۆشەویستی ماڵا